الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد سيد المرسلين وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. مسلمانان إيمان داران سلام إخوائي قورتان لسر به داواكارين أخوائي تبارك وتعالى أم بفرو بارانا برحمة بير بسرمان ما خير خوشي به ئاوەدانی وڵات بێ دەفعی بەڵاو و باو نەخۆشی بێ لەسەرمان ئازیزان و خۆشەویستان. ئەوەی کەوا پێویستە ئێمە لە ڕۆژی ئاوا سارد و سەرمادا و لە کاتی بارانە، لە کاتی بایتوندا، لە کاتی سەوڵبەنگانە وەکو ئێستا، لە کاتی بەفربارینە، ئەوەی سونەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فرامۆش کراوە، ئەوەی کەوا جگە لە سونەتی پێغەمبەری خوا کراوە بە سونەت کە بیدعەتە بەڕاستی. ئاماژە بە یەک حەدیث پێغەمبەری خواکەین زۆر درێژە بە وتار نادەین، ئەویش ئەوەیە کە لە ڕۆژی ئاوا سارد و سەرمادا، لە ڕۆژی بەفر و بارانە ئایا خەڵکی چی بکە، حوکمی شەرعی لەبارەی ئەو خەڵکیوە چۆن بێت بۆ مزگەوت، یا چۆن نوێژەکانی بکات، چۆن جومعەکەی بکات کە جومعە فەرزی عینە بەڕاستی. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیحە کە ئیمامی بوخاری و موسلیم ڕیوایەتیان کردووە، حەزرەتی نافع بۆمان باس دەکات لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێت: أذن ابن عمر في ليلة باردة بضجنان منطقيك ثم قال صلوا في رحالكم، فأخبرنا أن رسول الله صلى الله عليه وسلم كان يأمر مؤذنا يؤذن ثم يقول على إثره: ألا صلوا في الرحال، ألا صلوا في الرحال في الليلة الباردة أو المطرية. أفرميت حضرت نافع عبد الله كري عمر رضا ورحمة إخوائي لسربية لمنطقي ضجنانا منطقيك لشويكي زور ساردو باراناوية يا أوا كصحراء أو منطقة زور سارد بوا، فرميتي صلوا في رحالكم، صلوا في رحالكم لما لكان تانا نيوشكن للاي كولو باركان إخوتان بن مين باسر ماتان نبي نارحتنا بن آية أمي كعبد الله كري عمر كردويتي شتێکی ڕاستە، شتێکی تۆ ڕەزامەندی لەسەری هەیە، بەڵێ وەکاتی خۆشی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمری کردو بانگبێژ لە ڕۆژی سارد و سەرمادا، لە ڕۆژی باراناویە بفەرمێت لە ماڵەکانتانە نوێژکەن بۆ ئەوەی زەحمەتتان نەبێ، باران عوزری تەرکی جەماعەت و مزگەوتە، ئەتوانی نەیەی لە ماڵا نوێژکەی و خەیری جەماعەتەکەی مزگەوتیشی بۆ ئەنووسرێت نەک جەمعیکەی. کۆکردنەوەی نوێژ سنەتی پێغەمبەری خوا نییە صلی الله عليه وسلم، چونکە مخالفەی نەسی قورئانە: إن الصلاة كانت على المؤمنين كتابا موقوتا، نوێژ بێ لە کاتی خۆیان بکرێ. ئەی حوکمی شەرعی ئاسانکاری بۆ مسلمانان چی کراوە؟ ئەوەیە کەوا لە ماڵان نوێژکەن مادەم بارانەکە زەحمەتە، مادەم بەفرەکە زەحمەتە، مادەم سارد و سەرما زەحمەتە. پێغەمبەری خوا فەرمێتی: ئەی موئەزینەکان، بانگ بێژەکان بڵێن صلوا في رحالكم، لە ماڵەکانان نوێژکەن، مەیەن بۆ مزگەوت با ناڕەحەت نەبن. ئەمە سونەتی پێغەمبەری خوایە، ئەمە تەرکراوە، خەڵک ئەمە ناڵێ لە بانگخانە. بەڵام یەکسەر کە تۆزێ باران نەبارێ، مامۆستا گیان جەمعەکمان بۆ ناکەی، مامۆستا نوێژەکان کۆ نەکەینەوە، نەخێر کۆی ناکەینەوە، سونەتی پێغەمبەری خوا نییە. و ئەوە ڕوخسەتێکە هەندێک لە عولەما فتوایان لەسەر داوە، ڕوخسەتە، ڕوخسەت جایە لە عەزیمەی جایە لە سونەت، ئەوکو عولەما هەموو ئیسلاحاتانە شەرح کردووە. ئەوەی کەوا پێویستە ئێمە لەم سارد و سەرما بیکەین، نین لە مزگەوتەکان ئاژاوە بنێینەوە و گرف بنێینەوە بڵێن ماوەسا با جەمعیکەین، ئەوە فڵانە مزگەوت جەمعەکات تۆ بۆ جەمع ناکەی. نەخێر، من تەوری ببارە جەمع ناکەم لەبەر خاطر مخالفەی نەسی قورئانە، مخالفەی سونەتی پێغەمبەری خوایە. 80 سەحابەی پێغەمبەری خوا لە شاما بووە، بەو بەفر و بارانە زۆرۆ جەمعیان نەکردووە، چونکە خوا فەرمێت: إن الصلاة كانت على المؤمنين كتابا موقوتا. حديث بخاري ومسلمان أفرمي يك حفتة لسرك باران باري وبيغمر جمعين كردوها. حضرتي أنس أفرميت كواتا أوي كوا سنة إما بيكين لم رجعنا توي مسلمان أهلي جمع جماعات أهلي مزجود كبيان فرزي بو مزجود أوي كوا رخصته بوت ودان راوا أوي كلام مالان ني بو معلومات يشتان خيري جماعتك مزجودك بلام أقربي إيشاو مغرب بيكوبكي نمرو عصر بيكوبكي أمشتكي بدعة الأمر ذاك أكريت من نعلم هندي الأمر فرمان الرخصة هي بلام بقوم الله مرجع كان نادر شيء لخلقه كواتا أمره بمشي وازيك خلق أيكا بدعتك سيئة حتى ليش نفتوا هذا دعنا سروا
تکا لە مامۆسایانی ئاینیەکەین لە مزگەوتەکانە ئەو جەمع بۆ خەڵکە نەکەن چونکە خلافی سنەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوەی کەوا سنەتە بە خەڵک بڵێن خەڵکینە ڕەحمەتتان لەبێت لە ماڵان نوێژ بکەن ئەمە سنەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و بۆ معلوماتیان و ئاماژەم پێ کرد پێغەمبەری خوا کەسێکە نەخۆش بێ کەسێکە لە سەفەرا بێ ئەگەر لە کاتی سیحەت و عافیەتە لە کاتی ئیقامەدا کە شەو نوێژی کردو عیبادەتی کردووە جمع و جەماعەتی کردووە لە سەفەرەکان ناتوانێت لە کاتی نەخۆشی ناتوانێت خوا هەموو ئەو ئەجر و پاداشتەی بۆ ئەنووسێت کە لە کاتی ئاساییە کردوێتی کە تۆی ئێستا باران و سەرماکە عوزرە ناتوانی بێی بۆ مزگەوت ئەو 27 دەرەجەی مزگەوتی بۆ ئەنووسرێت بەڵام بێی نوێژ کۆکەیتەوە کە خوا هێشتا تەکلیفی نوێژی دووەمی لێ نەکردووی سێم لە نوێژی نیوەڕۆین خوا تەکلیفی نوێژی نیوەڕۆی لێ کردوین تەکلیفی نوێژی عەسرێ نەکردوین نوێژە عەسرەکە علەما فەرموون مادەم ئەتوانی لە ماڵەوە بیکەی لە ماڵەوە پێغەمبەر ئەفەرمێ بیکە و مەیە بۆ مزگەوت و ئەجر و پادای جەماعەتەکەشی بۆ ئەنووسێت خوا لە هەموو لایەکمان خۆش بێ و لە هەموو لایەکمان ڕازی بێ خوا عاقیبەتمان بەخێر گێڕی خوا لە شەرعی خۆت ئاگادارمان کەی خوا لە بیدعەی سەیئە ئەو لە فتوای سەقەت و لاساری زانا جاهیلەکان پارێزرامان کە ئەوانە خوا ناوەزانە